الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی بەڕێز، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار لە ئێمە و سەرجەم ئیماندارانی ئومەتی محەممەد بێ صلی الله عليه وسلم. خۆشەویستان، وتارەکەمان لەژێر ناونیشانی پشت بەخوا ببەستە و دڵنیا بە پەروەردگار ئەوەت پێدەبەخشێ کە بۆ تۆ گونجاو و باشە. خۆشەویستان، ژیانی دنیا هیچ گومانی تێدا نییە بۆ ئینسانی ژیر و عاقڵ و بەویژدان ناڕەحەتی زۆرە. ئینسانێک کە ژیرە، کە عاقڵ و تێگەیشت و هۆشمەندە، ئەگەر خۆشی هیچ کەم و کوڕیەکی نەبێ، کەم و کوڕیەکانی ژیانی خەڵکی دەبینێ کە هیچ مرۆڤێکیش نییە لەسەر زەویدا بێکێشە بێ، بێ کەم و کوڕی بێت، چونکە سروشتی ژیانی دنیا هەروایە. ئێرە بەهەژ نییە، هیچ کەسێک نییە لە هەموو بوارێکە ئاواتەکانی دڵی بێتە جێ. خۆ ئەگەر فەڕەز ناوادا بنین کەسێکیش زۆربەی هیوا و ئاواتەکانی هاتە جێ، ئەگەر خاوەنی ویژدانێکی زیندوو بێ، تۆ کە خۆت بە حەیاتی ئازاری نەخۆشین نەبوو بێ، بە بینینی نەخۆشێک دڵتەنگ دەبی. ئەگەر هیچ ڕۆژێ دەستت بە باخەڵی بەتاڵا نەکرد بێ و قاسە و کاسەت خاڵی نەبوو بێ، ئەی بینینی ئەو هەموو هەژارە، ئەو نەدارە، ئەو گیرفان خاڵیە، ئەو بێکارە، ئەو خاوەن ماڵ و مناڵە کە هیچی نییە بەدەمیان ناکات، چۆن ئازارن نادا. بەڵام ئێمە بۆ ڕزگاربوون لە ئازارەکانی دنیا، بۆ کەمکردنەوەی ئازارەکانمان، بۆ دڵخۆشبوونمان، ئەبێ بابەتێک بەکاربێنین کە بریتیە لە پشت بەخوا بەستن. گەورەی ئیمان بێژگەلەوەی کە قیامەتت ئاوەدان دەکا و سەرفرازت دەکا و بەهەشتت بەنسیب دەکا. وەڵڵی خۆشەویستان بەڕێزان، ئیمان و خواناسی بەهرەکەی هەر بۆ ئەم دنیاش بە چاوی خۆت دەیبینی. وەخولیق الئینسان ضەعیفە، ئەم مرۆڤە بە زەعیفی دروست کراوە. وەڵڵی خۆشەویستم تەماشاکە، ئاژەڵێک دوو لە ڕووی مرۆڤ پەرژین بێ، ئاژەڵێک باڵندەیەک زۆر بۆ ئازارێکی ناوسک و ئەندامی جەستەی خۆڕاگرترە لە مرۆڤێک. بزانە ئەوەی کە زۆر پاڵەوانە بۆ یەک ئازاری بچکۆلە خۆی ناگرێ، بۆ دانهێشەیە خۆی ناگرێ، بۆ ئازارێکی گورچی لە هەر خۆی ناگرێ، ئەبێ خێرا بیگەێنە لای دکتۆر. پاشان ئینسان خۆڕانەگرە لەبەر هەژاری، لەبەر نەداری. زۆری هەیە بەشی لەوانەیە زەخیرەی ساڵێکی هەبێ، هاوارێتی دەڵێ دەمرم لە برسانە، کەچی باڵندەیەک زەخیرەی ئەو هیچی نییە و بەیانی بەسکی خاڵی دەڕۆ بە پشتیوانی خۆی ئێوارە دەگەڕێتەوە. وەخولیق الئینسان ضەعیفە، ئەم ئینسانە زەعیفە ئەبێ پشت بە بەهێزێک ببەستێ. جا ئەو کەسەی کە پشتی پێدەبەستی، ئەگە مرۆڤێکی وەکو خۆت بێ، لەگەڵ ڕێزمدا ناتێگەیشتوویە، تۆ خۆت مرۆڤی پشت بە کەسێکیش ببەستی، هەموو ئومێدێک لەسەر کەسێک هەڵببەستی کە وەک تۆ مرۆڤە، کە ژیانی خۆشی بەدەست نییە، کە ڕزقی خۆشی بەدەست نییە، کە ئەجەلی خۆشی بەدەست نییە، کە شیفای خۆشی بەدەست نییە، ئەی بۆ ناگەڕیتەوە لای کەسێک کە مەخلوق نییە، کە خالیقی تۆ هەموو بوونەوەران و هەموو مرۆڤەکانە کە ئەڵڵایە، کە هەر ئەوە ڕوحی بەبەر تۆیا کردووە. ئەجەلت، مردنت، ژیانت، ڕزقت، شیفات، عیزەتت، سەربەرزیت، شکستت هەر بەدەستی ئەوە. ئەم ئیمانە پێمان دەڵێ گەورە بە، پشت کاتێکیش گەورە دەبی، پشت بە گەورەی گەوران ببەستی، پاشای پاشایان ڕەبی عالەمین کە ئەڵڵایە سوبحانەه وتەعالا. هەر چی شتێک کە تۆ لە دنیادا بەلاتەوە زەحمەتە، خوا دەفەرمێ بۆ من زۆر ئاسانە. لە قورئانە موژدەیەکی زۆر خۆش هەیە. ئەم بابەتە ئیمانی ئەمڕۆ پێشکەش دەکەین کە ئەویش ئەوەیە خوا دەفەرمێ قال ربك هو علي هين، پەروەردگاری تۆ فەرموویەتی هەموو شتێک بەلای منەوە ئاسانە، ئاسانتر لە ئاسان. بەڵێ ئەم ئاەتە لەکوێدا هاتووە؟ ئیمانداری بەڕێز، ئەم ئاەتە قورئان بکەوە، سوورەتی مەریەم ئاەتی 8. قال رب أنى يكون لي غلام وكانت امرأتي عاقرا وقد بلغت من الكبر عتيا. باسی زەکەریا پێغەمبەرە سەلامی خوای لەسەر بێ. زەکەریا پێغەمبەر لەگەڵ خێزانەکەیدا تەمەنیان هەڵکشاوە، ساڵانێکی دوور و درێژ لە تەمەنیان ڕۆیشتووە. هیوا ئاواتێک کە لە دڵیانایە ڕۆژێک کۆرپەیەک بێتە ئەم ماڵەوە چاویان گەشت بێ بە مناڵێکی جوان و ساڵح کە لە دوای خۆیان پەیامی خوا بگەێنێ و خزمەتکارێکی ئەم ئیسلام و دینە بێ. بەڵام مناڵ نەبووە. سبحان الله، لە ئاخری تەمەنە جاری وایە تۆ ساڵانێک لە خوا دەپاڕێەوە، لە کۆتاییە پەروەردگار وەڵامت دەداتەوە، ناومێد مەبە. لە کۆتایی تەمەنە فریشتەیەک دێتە لای
گەورەمان زەکەریا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ موژدەیە داتێ ئەفەرمێ کوڕت مناڵتان دەبێ مناڵەکە کوڕیش دەبێ خوا خۆشی ناوی ناوە یەحیا یەحیا بە کوردی خۆمان یعنی ئەژی ئەگە مناڵک ناوی ئەژی بێ هەمان ناوی یەحیایە یەحیا خوای گەورە هێشتا لەدایک نەبوو بۆ عیلمی بەوە هەیە یەحیا شەهید دەبێ لەو ئاەتەدا پێمان دەڵێت شەهیدانی ڕاستەقینە نەمرن لای خوای گەورە هەر زیندون ڕزق و ڕۆزیان دەدرێ ئەی زەکەریا موژدە لێبێ مناڵتان دەبێ مناڵەکەش کوڕە ناوی یەحیا دەبێ بە سەربەرزی دەژیا بە شەهیدی دەمرێ چاوت ڕۆشن بێ سبحان الله زەکەریا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ ها بەڕێزیشت کاتی موژدەیەکت ئەدرێتێ ماوەی چەند چرکەیەک ئەحەپەسێ یعنی سەر سوڕ دەمێنێ ئەوەی شتێک تەوەقوع نەکرد بێ ئالەو کاتەدا دەڵێ قال ربي أنى يكون لي غلام خوای من مناڵم دەبێ مناڵێکی کوڕم دەبێ بەسەر سوڕمانەوە دوو نیشانە هەیە وەکانەتی امرأەتی عاقرە خوای ئاخر من خێزانەکەم نەزۆکە هەر ئەسڵەن لە ڕێی پزیشکیەوە مناڵی نابێ وقد بلغت من الكبر عتية خوای خۆشم ئەوەتانم بەندەی خۆتم سرم سپی بووە وا پشتم چەمایەوە پیر و پەککەوتە بووم بە ساڵات چووم گەنجێک نین ژنەکەم ئەوە نییە بڵێ گەنجێکە و مناڵی ببێ خۆم گەنجێک نیم و تەوەقوعی مناڵم لێ بکرێ خوای گیان چۆن مناڵم دەبێ ینی ئێمە مناڵمان دەبێ مناڵێکی کوڕمان دەبێ ئەو ژنەی کە بە نەزۆکەی ناسرا و قەت مناڵی نابێ منێکی پیری پەککەوتەی بە ساڵات چوو قال كذلك فریشتەکە پێی گوت ئەوەی کە موژدەیدایە فەرمووی بڕیاری خوا بڕایەوە قال ربك هو علي هين زكريا خوا دەفەرمێ ئەوە بەلای منەوە زۆر ئاسانە جا بەڕێزان سەیریکەن علي هين خوای گەورە فەرمووی بەلای منەوە ئاسانە ئاسان ئەوە بەلای تۆی بەندەوە قورسە ئەوە بەلای تۆ ڕاستە مستەحیلاتە مەحاڵە قورسە بەڵام علي هين بۆ من گەلێک ئاسانە ئاسانتر لە ئاسانە فەرمان دەکەم و یەکسەر دەبێ بەڵێ ئێمە وەکو زەکەریا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ هەمومان بەندەی خواین ئەگە پێغەمبەری خواش نەبین عەبدی خواین بەخوا خوا وەڵامی هەمومان دەداتەوە مستەحیلات لای خوای پەروەردگار نییە بۆیە هیچ کاتێک وا مەزانە ئەو شتە مستەحیلە و لە ژیانە نابێ دائما ئەم موژدە ئایەتە با لەبەرمان بێ قال ربك هو علي هين پەروەردگاری تۆ دەفەرمێ ئەوە هەمووی لای من زۆر ئاسانە ئاسانتر لە ئاسانە بەڵێ ڕۆشنتر بابەتەکە ڕوون دەکەینەوە کەسێک پرسیارێک دەکە زۆرجە گەنج هەبوو ئەو پرسیارەمان لێ دەکە کوڕێکی گەنجە کچێکی گەنجە ئەڵێ مامۆستا وەڵڵاهی من کەسێکی خواناسم بەخوا نوێژ دەکەم ڕۆژوو دەگرم قورئان دەخوێنم تەسبیحات دەکەم وەڵڵاهی مامۆستا زۆربەی کات دوعا دەکەم لە دوای هەموو نوێژێک هەڵدەسم شەو نوێژ دەکەم و دەخوا دەپاڕێمەوە بۆ ئەو ئاواتەی کە هەمە سوپاس بەخوا ستەمم لە کەس نەکردووە زوڵمم لە کەس نەکردووە حەقی کەسم پێشێل نەکردووە کەسێکم لە ڕوخسارە جوانم کچێکە دەڵێ وەڵڵاهی لە ڕوخسارە عیبم نییە کوڕێکە لە ڕوخسارە نوقسانی نییە وەڵڵاهی لە ئەخلاقا چاکم ڕەفتارم خۆشە لە ڕەوشتا پاکم قەت خراپەم نەکردووە کەچی مامۆستا ئاواتەکانم نایەتە دی من داوایەکم هەیە لە خوا ئەو هەموو لی دەپاڕێمەوە بۆ نایەتە دی پرسیارێکی جوانە وەڵامت دەدەینەوە بە دوو خاڵ یەکەمیان بۆ نمونە ئاواتەکانی چی ئاواتی گەنجێک هەیە دەڵێ وەڵڵاهی خولیام ئەو لە فڵان کۆلێج لە زانکۆ وەرگیرم سعی زۆرم کرد هەوڵی زۆرم دا دوعای زۆرم کرد باوکو دایک بۆم پاڕانەوە سەدەقە و خێرم کرد کەچی ئەو کۆلێجەی کە من دەمویست لێی بخوێنم بە نسیبم نەبوو ئەو نمرەیەم بۆ نەهات و نەهات لە ئیمتیحانە ئەو هەموو دوعایم کرد ئەو هەموو پاڕامەوە وەڵڵاهی باش سعیم کرد بوو کەچی کاتێ نمرم بۆ دێتەوە ئەوە نییە کە بەدڵی خۆم بێ من زۆر تەوەقوعی لەوە زیاترم دەکرد بۆ خوا یارمەتی نەدام بۆ ئاواتەکەی نەهێنامەجێ پرسیارێک دەکات دەڵێ من کچێکم وەڵڵاهی زۆر لە ڕەفیقەکانم جوانترم کەچی ئەوانە هەموو شویان کرد و دوو مناڵیان هەیە من هەر لە ماڵی باوکم ماومەوە چەند خوازبێنی کردم هات و هەڵوەشایەوە گەنجێک دەڵێت چەند بە ڕەوشتم چەند بە ئەخلاقم وەڵڵاهی جوانم دوعاکەرم نوێشکەرم ڕۆژ و گرم باشە مامۆستا بۆ زەواجم بۆ ناکرێ سوبحان الله نسیبەی من هەڵناستێ ناڕوە ئیتر بۆ ژیانم بەختەوەر نابێ هەیە دەڵێ هیچم کەم نییە خەمم هەیە بۆ دڵم ناڕەحەتە بۆش من کەسێکی عیبادەت دەکەم پەرستشەکانی پەروەردگار جێبەجێ دەکەم ئەو هەموو دوعایا دەکەم کەسێکی پاک و چاکم بۆ دڵم خەمبارە بۆ خەمم هەیە لە وەڵامە دەڵێن خاڵی یەکەم هەر ئەوەی کە تۆ سوپاس بۆ خوای گەورە دەڵێی بۆ خۆم کەسێکی بەندەیەکی ڕاستەقینەی خوام نوێژ دەکەم ڕۆژوو دەگرم عیبادەت دەکەم کە دەڵێی دوعا دەکەم
کە سوپاس بە خۆشایەتی بۆ خۆت دەدەی ئەخلاقی خۆت دەناسی کەسێکی چاکی کەسێکی پاکی کەسێکی ڕەوشبەرزی سیمایەکی جوان و ڕوخسارێکی شیرینت هەیە ئەی ئەمە بەخششی خوا نییە هەر ئەوەی کە دوعا دەکەی و ڕز نەبووی لە دوعاکردن بەخششی خوایە دڵنیا بە هەر جارە کە دوعا دەکەی جاری دووەم کە دوعات کردەوە و ڕز نەبووی لە دوعاکردن و مەویز نەبووی ئەوە خوا وەڵامی داویەوە ئەگە وەڵامی نەدایەوە جاری دووەم دوعان نەدەکرد وەڵامی داویەوە کە تۆ لەناو ئەو هەموو خەڵکەیە لەناو هاوڕێکانتە لەناو خزمەکانتە سوپاس بخوات ئینسانێکی ئەهلی مزگەوتی ئەهلی سەر بەرماڵی دەستەکانت بۆ لای خوا بەرز دەکەیەوە متمانە و پشتبەستن و تەوەکولت لەسەر ئەڵڵایە ئەی ئەوە وەڵامدانەوەی خوا نییە ئەوەی کە دەڵێی ئافرەتی کچێکی جوانم کوڕێکی جوانم ئەوە وەڵامدانەوەی خوانی ئەو جوانێت چێ پێی بەخشی کەسانی تر پێیان بەخشیوی نا ئەوانە هەمووی ئیخوان جارێ هەر یەکەم جا سوپاسی خوا بکە کە ئەمەی تۆ خۆی باسی دەکەی ئەوە فەزلی خوایە بڵێ خوایە حەمد و سەنا بۆ خواەوەی کە من هەمە ئەوە هەمووی بەخشەکانی تۆیە پاشانیش بزانە چاکەکان و پاکەکان ناڕەحەت دەبن لە ژیانە قورئان دەفەرمێ سەیدی یوسف پێغەمبەر کەن سەلامی خوای لەسەر بێ پاک هەر لە مناڵیە ئینسانێکی پاک گەنجێکی پاک گەنجێکی بەڕێز پاشان جوان ئەوەنی دڵەن جەماڵی یوسفت هەبێ یعنی لە جوانیدا چێ لەو جوانتر بوو چاک بێتاوان قەت زەرەری بۆ هیچ کەسێک مەخلوقێکی خوا نەبوو لەم سەر زەویە بەڵام ئەزانی ئەو چاک و پاک و جوانە تاقی کرایەوە بە ناڕەحەتترین ناڕەحەتیەکانی ژیان هەر مناڵێک بوو بە ناحەق خراپ بیرەوە لەلایەن چیەوە ئازارەکەی بە شیدەتترە و بەهێزترە لەلایەن براکانی خۆتەوە ئێستا بێگانە ستەمێکت لێ بکە ئەوەندە بەلاتەوە قورس نییە وەکو براکەی خۆت زوڵمت لێ بکە قەت بێگانەیەکی نەناسرا و غەدرێکت لێ بکە ماڵێکت بخوا بتخاتە بیرەوە بەقەدەر ئەوە ناڕەحەت نییە براکەی خۆت ئەم کارە لەگەڵا بکە ئەخۆ ئازاری دەرونی زیاتر دەدا بێژگە لە ئازاری جەستەی بێ بتفەوتێنێ خرایە بیرەوە گەورە بوو گەنجێک لەبەر بەدڕەوشتی ڕای دەکرد دەیگو مەعاذ الله کەچی بوختانیان پێکرد وتیان یوسف پەلاماری ئافرەتێکی داوە جات چی لەوە ناڕەحەتتر هەیە بۆ ئینسانی بە ئەخلاق و بەڕێز پەنا بەخوا خەڵکی شارێک دەمی لێ بکاتەوە بڵێن وەڵڵا پەلاماری کەسێکی دا و ویستوێتی زینا بکە خرایە سجنەوە بە ناحەق زیندانی کرات لەسەر ئەو بوختانە زیندانیش کرا ئەمە بەسەر پاکان و چاکان هات کەواتە ناڕەحەت کرا لە ژیانە تۆش دەکرێت ئەو هەموو چاکی و پاکیە وا مەزانە کە خوا قبوڵینی ئایا خوا یوسفی قبوڵ نەبوو سەلامی خوای لەسەر بە بێگومان پێغەمبەرێکی گەورەی پەروەردگارە کەچی تووشی ئەو هەموو ناڕەحەتیانەش بوو خاڵی یەکەم عەرزم کردی سوپاسی پەروەردگار بکە کە ئەلحەمدوللیلا تۆ پاکی کە بەڕێزی دووەم یوسف سەلامی خوای لەسەر بێ لە سجندا دەبێتە هاوڕێی دوو کەس زۆر لێی نزیک دەبنەوە ئەم بەڕێزە کە دەبێتە هاوڕێی یوسف دوانیان لە هەردووچیان یوسف چاکترە وایە لە هەردووچیان جوانترە بەخوا لە هەردووچیان پاکترە موحیدە یەکتاپەرستە پێغەمبەری خوای ئەوانە کافریشن بتپەرستن بەڵام بەردەوام دوعا دەکە ئەوان دوعاش ناکەن ئەوان لە ئەڵڵاش ناپاڕێنەوە ئەم بەردەوام دوعا دەکە خوای لەم سجنە ڕزگارم کە کەچی سبحان الله سەیری قورئانکەن هەردوو ڕەفیقەکەی ئازاد دەکرێن یەکیان دەچێتەوە سەرچی ئەچێتەوە سەر خزمەتکاریەکەی جارانی پاشا ئەوێتەوە ساقی دیوانی پاشا ئەوەی تریان بەرەو سێدارە دەڕوا دڵی خۆشە بەڵام دوای لە سێدارە دەدرێ بەڕێزم ژیان سجنێکە زۆر کەس دەیەوێت لەو سجنە ڕزگاری بێ ئاواتەکەی بێتە جێ لەم سجنە بڕواتە دەرەوە بەڵام بۆ تیاچوون دەڕوا ئەزانی چۆن یەکەمیان ئەوەیە کەسێک دەیەوێت زەواج بکات لەگەڵ کەسێکە کچی وا هەبوو ئاواتی ئەوە بۆ بێتە هاوسەری کوڕێک واللهی دوای کوێتی خۆزگە هەر نەمناسیەیە بە پێچەوانەوە کوڕێکی شەروە هەبوو توێتی خۆزگە ئەو سەرۆت و سامان و پۆست و پلەیەم دەستکەوتە هیچی ترم لە دنیا نەدەویست کەچی کاتێک کە پێی دەگات زیندانە بۆی تیا دەچێ هەر ئەو ماڵە لە ناوی دەبا لەسەر ئەو پارەیە کوژرا لە سێدارە درا بە نەوعێکی تر بەڵام یوسف فەلەبیسە فی السجن 7 سنین بضع سنین چەند ساڵ لە زیندان دامایەوە ئەی خوایە گیانێکە پرسیار دەکا ئەم بتپەرستانە بۆ ڕزگاریان بوو باشە بۆ ئەمە مایەوە ئەم چاک و پاک و دوعا خوێنە بەڵام خوا هێشتوێتیەوە ڕزگاری دەکات بە خەونی پاشایەک نەک بە ناردنی فریشتەیەک نە بە بوومەلەرزەیەک نەک بە ڕووداوێک کە ناچابن بەریدەن ئەبێ یوسف ببێتە دەسەڵاتداری میسر ببێتە وەزیر ئەم بۆیە خوا هێشتوێتیەوە ئیشی پێیەتی پلە و پای باشی بۆ داناوە کە کاتە دەرەوە نابێ خزمەتکار بێ نابێت لە سێدارە بدرێ نابێ بڕاتەوە بۆ مردن ئەبێ بڕوا بۆ کۆشکی پاشایەتی و بکرێ بە وەزیری دارایی و خەڵکی ڕزگارکە و براکانی بێنەوە بەردەستی داوای لێبوردنی لێ بکەن
بەڵێ زۆر جار خوای گەورە بەڕێزم شتێکی بۆ تۆ دیاری کردووە بۆی هەڵگرتووی باشترت پێ دەبەخشێت دڵنیابە. مستەفا صادق ڕافعی دەڵێ پەروەردگار هیچ کات فەزڵ و بەخششی خۆیمان لێ ناگرێتەوە. جوان گوێ لەم قسەیە بگرن خوشک و برایانی ئیماندار. پەروەردگار هیچ کات فەزڵ و بەخششی خۆیمان لێ ناگرێتەوە تەنها کاتێ نەبێ کە داوای شتێ بکەین هی ئێمە نەبێ بۆ ئێمە نەبێ یان ئێمە بۆ ئەو شتە نەبین و بۆی نەگونجین. دڵنیابە تۆ بۆی ناگونجی خوا بشت داتێ بە کەڵکردنایە یان هی تۆ نیە تۆ داوا بکەیت سەرۆت و سامانی ئەو خەڵکەکە هیچ ڕەنجێکن نەداوە بۆ تۆ بێ نابێ ئەو تۆ هیچ شەو نخونی و سەعیەکن نەکردووە و زیرەک نەبووی شەهادەی فڵان کەس بۆ تۆ بێ ئەوی تۆ نیە داوای دەکەی یان خوا بۆیە ناداتێ وەڵڵی عاقبەتی خێر نابێ. کۆتایی وتارەکەم بەم بەسەر هاتە کورتە دێنم. ئەنوەر وجدی هەبوو هونەرمەندێکی میسری بوو. سەرەتای ژیانی لەگەڵ خێزانەکەیدا زۆر هەژار بوون. ئەنوەر وجدی ڕۆژێ بە خێزانەکەی دەڵێ خۆزگە خوای گەورە لە خەزێنەی ڕەحمەتی خۆی 1 ملیۆن جونەی هیبدامایە. وەکو بڵێ ئێستا ئەمڕۆ خۆزگە 1 ملیۆن دۆلارم هەبوویایە. ئەو کاتە ژنەکەی دڵێت جا ئەگە خوای گەورە ئەم جسمە ساغی لێ وەرگرتێ دەڵێ کوڕە خوا دەکا خوا ملیۆنە دۆلارم دەداتێ خۆزگە تووشی سەرەتانی معیدەی دەکردم. ژنەکەی هەڵە بۆ خاتری خوا پیاوەکەوە مەڵێ ئەڵە بۆ کوڕە جا من ئەگە ملیۆنە دۆلارم هەبێت سەرەتانی معیدەشم هەبێت چی دکتۆری دنیا هەیە دەتوانم بە پارە بیان کەڕم و عیلاجی خۆمی پێ بکەم بە بەشێکی چارەسەری خۆم دەکەم بە بەشەکەی تریشی بە دەوڵەمەندی ڕادەبێرم لەم هەژاری ڕزگارم دەبێ. ئەم هیوا ئاواتە دەخوازێ پاشی چەند ساڵە خوا دەرگا دەکاتەوە خۆشی نازانێت ئەم پارێت چۆن بەسەریا دەڕژێ و خەزیێنەی ڕەحمەتی خوا کە لێت کرایەوە بڕوا کە دەوڵەمەند خۆشی نازانێت چۆن دەوڵەمەند دەبێ چۆن ئەم دەرگایە دەکرێتەوە. بوو بە خاوەنی 1 ملیۆن جونەی 1 ملیۆن دۆلارەکەی بۆ نمونە دەستکەوت. ئەوەی کە داوای کردبوو دەستی کەەوە سبحان الله تووشی سەرەتانی کۆڵۆن و معیدە بوو تووشی شێرپەنجەی کۆڵۆن و معیدە بوو هاواری دەکرد بۆ قومێک ئاو بۆ پاروێک نان بۆی نەدەخورا. ئاخری چوو بۆ سوید پێش نەشتەرگەری هاواری دەکرد دەیگوت چی سەروەت و سامانم هەیە لە ملیۆنێ زیاترم هەیە 1 ملیۆن دۆلار دەدەم 1 ملیۆن جونەی دەدەم بەس کەسێک عیلاجم بکات دەرمانێکم بداتی 1 پارچە نان بخۆم بەبێ ئازار و بچێتە معیدەمەوە ئیسراحەت بکەم 1 شەو بەبێ ئازار بخۆم هیچم لە دنیا ناوێ خوایە گیان. لە سویدا باشترین دکتۆر نەشتەرگەری کۆڵۆن و گەدەی بۆ کرد بۆ سەرەتانەکەی پاکاتەوە لە عەمەلیاتەکەیە دەرنەچوو مرد. بەڵێ خۆشەویستم ئەوەی کە زۆر جاتۆ ئەوم هەبوویایە بەخوا بەقەدەر 1 پارچە کولیارەی وشک نابێ بە ئاوێکەوە دەی خۆی بەڵام معیدە ئیسراحەتە. ئەزانی هەمووی فەزلی خوایە ئەوەش کە بۆی نەیداوێ ئێستا مەویزمە بە قال ربك هو علي هين هیچ کارێک دڵنیابە بۆ خوا قورس نییە. یا ڕەبی خوا دەرگای ڕەحمەتی خۆتمان لێ بکەیەوە ئاواتەکانمان بە حەڵاڵی بە پاکی بێنێ جێ. یا ڕەبی خوا هەموو کوڕکچەکانمان بە ئاواتی خۆیان بگەێنی ئەم وڵاتی کوردستانەمان پارێزراوکەی لە هەموو نەخۆشی و ناخۆشیەک ئەوەی هەر نەخۆشیەکی هەیە خوا شیفای بەخێری بۆ بنێری دەرگای ڕەحمەت لە هەمومان بکەیەوە. وصلى الله على سيدنا محمد وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين.